قسە و باسکردنە لەسەر بڵاوبوونەوەی یەکێک لە بەرهەمە شعرەکانی شاعیر نازم عەلی کە ئەمە سێهەم بەرهەمێتی بەناوی ڕۆزە کە لە 16 11 بڵاو کراوەتەوە قسە و باسی زیاتر لەسەر ئەم کتێبە و هەروەها لە سەر بەرهەمەکانی پێشووتری ئەم شاعیرا و لە بەرهەمەکانی داهاتوو تریشەکەین زۆر بەڕێز نازم عەلی شاعیر میوانی کورسات مەگەزینە بەخێر هاتی سەر ئەگەر خۆت پێناسەی ئەم بەرهەمە نوێی خۆت بکەیت کە سێهەم بەرهەمی تۆیە. ئەم بەرهەمە قەسیدەیەکە پێک هاتووە لە یەک ئایدیا بەڵام کردوم بە 33 بەشەوە. ئەم 33 ژمارەیەکە هاتوون بەکاری هێنا وەکو کۆدێک وەکو بڵێ ئەڵسمێک بۆچی بۆ ئەوەی دایمە خوێنەرەکانم ببەسمەوە بۆ بابەتەوە نەویستوە شتێکی سادە بێ خوێنەرەکانم بێت لە سەرەتا و دەست پێ بکە بگاتە ناوڕاست و داببڕێ نەخێر وام لێ کردووە لە ڕێی ئەو 33 بەشەوە کە بوو بە بژمارەیەک کۆمەڵی پرسیار لای خوێنەر دروست بێ. بەڵێ زۆر باشە. بە هەمان شێوەی بەرهەمەکانی پێشووتریشت ئەوانیش هەر ئەمە تەواوکەری ئەوانە یان لێرەوە دەست پێکات. ئەمە بەرهەمێکی جیاوازە دایمە کوردەکان من هەوڵم ماوە ینی برادرانیش ئەزانن کە لەسەر یەک ڕتم نەڕۆم. بەڵێ ڕاستە من تۆزە درەنگ دەستم کردووە بە نووسین و بڵاوکردنەوە لە 2009 بەرهەمی یەکەمم بە ناوی شین سەردان مەکە پەخشانە شعر بوو بڵاوم کردەوە. بەرهەمی دوم لە 2020 بوو هەر بە هەمان شێوە پەخشانە شعر بوو من جینێ و نادەم بێژن. من جینێ و نادەم بێژن لە ڕیتم و لە ئیقاع و لە فۆرما زۆر جیاواز بوو لە بەرهەمی یەکەمم. من لێرەوە جارێکی تر ئەڵم ڕۆح شابێ دکتۆر کەمال شیرگە کە زۆر هەوڵیا لەگەڵمەوە ماندوو بوو لەگەڵ مالەوە و لە بەرهەمی یەکەم مامۆسای بەڕێزم مامۆستا بەندی عەلی شاعیر ئەویش لەگەڵمە ماوەیەکی زۆر هیلا بوو وەکو بەڕێزتان نەزانن هەموو بەرهەمێکە لە سەرەتایە بێ بەرهەمی یەکەم بێ تۆزێ قورسە یعنی ئاستەنگی و هەیە بەڵام لە دووەمە ئاستەنگیەکان کەمتر بووە لە بەردەممە بەڵام ڕاستە کەوتمە قۆناغی کەرەنتینە و مەسلەی ئەم نەخۆشی شتەکە هاتە ئارەوە بەڵام لە بەرهەمی سێمە هەوڵێکی زۆرممە ماندوو بوونێکی زۆرم بینی بەم کتێبەوە کە بێم بە شێوازێکی تر بێم نووسین پیشانی خوێنەرەکانمە بۆ یەک چوومەنا ئەم قەسیدەوە ئەم قەسیدەیە لێرە تەواو نابێ ئێستا لە بەرگی دووەمان بەرگی دووەمیش تقریبان نزیکەی 80 لاپەڕێکم لێ تەواو کردووە و ئینشاڵڵا ئەگە خوا تەمەنیە ئەمە لەوانە بچێتە 4 بەرێک تا 5 بەرێک تەمەن درێژ بیت مەبەست لەم هەمە ڕەنگیە چییە کە هەر جارەی بە شێوازێکی نوێ خۆت نمایشەکەی وەکو شاعیر گۆڕانکاری زۆر گرنگە مامۆستا فازڵی شەوڕۆ پرۆفیسۆرێکی زمانە سە لە دەروی وڵاتە لەم ماوەیە کتێبیشی بڵاو کردوەوە لەسەر ڕەخنە بەڕاستی تقریبا بڵێ نوێن تەواو کردووە بەشێکیان لەسەر مامۆستا قوباجێری زادێ و بەشێکیان لەسەر شاعرەکانی کەریم دەشتیە وتەیەکی زۆر جوانی هەیە لەوێ لەگەڵ ڕێزمایانی بەشەکە وا بەکار هاتووە ئەمە وتەی دکتۆر فازڵە ئەڵێ نابێت شاعیر شت بجوێتەوە نابێت کاوێژ بکە سم کۆڵام بکە ڕاستە ئەم وشانە بۆ ئاژەڵ خۆی بەکار هاتووە بەڵام مامۆستا هاتووە لێرە خستوێتە ناو ئەدەبیاتەوە لە ئەدەبیاتە بەکاری هێناوە بە شێوەیەکی دروست بەکاری هێناوە مەبەست لێرە چییە؟ ئەڵێ شاعیر لە بەرهەمەکانیە دایمە ئەبێ گۆڕانکاری تیاپێ ئەگە گۆڕانکاری تیان نەکرد ئەو بابەتە جێ خۆی ناگرێتەوە لە ناو خوێنەرەکانە وە خوێنەریش دایمە حەزی لە گۆڕانکاریە ئەم خوێنەری ئێستا هەیە زۆر جیاواز لە خوێنەرەکانی ساڵەکانی نەوەت ئەوانی نەوەت زۆر جیاوازن لە خوێنەرەکانی ساڵەکانی هەشتا ئەگە بێت و ئێستا من بە زمانی شەستەکان و هەفتەکان بنووسم دڵنیا بەجێ خۆی ناکات و نووسینەکە زۆر باش ئەوەی کە لە لای من زۆر جێ پرسیارە ئەوەیە کە بۆ نمونە لە ناو قەسیدەیە پێویستە هەموو باڵێن قەسیدەکە هەمووی بە یەک جار نمایش بکریان بخوێنرێتەوە وەکو پارچە پارچە نابێ بکرێت و نابێ پارچەی لێ دەرپێنرێت و نابێ بەجیا بخوێنرێتەوە جیاوازی قەسیدە لەگەڵ با بڵێن پەخشان و لەگەڵ بەشەکانی تری با بڵێن شعر نووسینە بۆچیە ینی ئەم بۆ وایە ئەم قەسیدەیە بە تایبەتی ئەمە نابێت پچڕ پچڕ بکرێت بۆ خۆ یەک بابەتە یەک ئایدیە یەک بیرۆکیتیایە چیرۆکی عەشقێکە عەشقێکی یەک لایەنەیە یە لەناو ئەم عەشقەیە دابڕانێک دروست بووە سەفەری تایە هاتنەوەی تایە ئەگەر هاتوو ئەم زنجیرە یەک دانە لەو ئەڵقانە و هێنایە دەرەوە زنجیرەکە
مەفهومی خۆی نامێنێ جوانەکەی خۆی لە دەست ئەیە ئەبێتەوە بە دوو پارچە ئەگە پارچەیەکی تری لێ دەرهێنا ئەبێ بە سێ پارچە چوار پارچە کەواتە ئەو ئایدیای لە ناویایەتی ئەو بیرۆکی کە تیای بوو کە میویستمە بیگەن بە خوێنەرەکان ناگاتە خوێنەرەکان جیاواز لە شعرەکانی تر ئەگەر لە هەر بابەتە شعرەکانی تر بێ لە هەش فۆرمەکە بێ یا لە پەخشانەکانە بێ سیرێکی کورتە لاپڕێکی یا دوو لاپەڕەیە بیرۆکەیەک یا بە دەست خوێنەرەکەەوە بەڵام ئەمەە ئەمە لە ماوەی ئەو تقریبن سی لاپەڕەیە لە سەرەتەوە هەتا کۆتا یەک بیرۆکی تایە بۆیە بەرگی دووەم تقریبان ئەبێ بە تەواوکەری ئەمە بۆیە من بە خوێنەرەکان دامەوتمە هەوڵ نێن بچی لە ناوڕاستەوە لە بەشی مەسەن 22 یا 23 هەڵبژێری بەڵام چیشم کوردەکان لێرە هاتووم بەشەکانم بەستۆ بە یەکترۆ بەڵام جیا کراوەتەوە بەشی یەکەم بەشی ئەخ ناڵم ئەو سیسەیە خۆی کۆدەکە بەڵێ دامە هەوڵم ماوە لە ناو نووسینەکانە خوێنەرەکانم وا فێرکەم کە پرسیار بکە نێت هەر سەرزارێکی کتێبەکە بخوێنێتەوە تێپەڕووی بیخاتەوە نا پێم خۆشە کە خوێنیەوە ئەگەر هاتە بۆ نمونە هاتە بەشی 20 خوێنێتەوە بگەڕێتەوە بۆ چەند بەشی بەشی 12 بەشی 15 بۆ ئەوەی بزانێت لێویە من باسی چیم کردووە چ ڕەبتێکی لێ ئێستا ئەمە لە بەشی 19 لەگە بەشی 24 هاتووم بەستنەوەیەکم کردووە ئەو کەوتۆ لە خوێنەرەکانم ئەو بڕیار لە ئەوانە ئەم کتێبە چەندجی خۆی کردوتۆ لە دڵی ئەوانە مەسەلەن نیشتمانیەکە مەسەلە قەومیەتەکەی ئێمەیە بەڕاستی ئینتیماکەیە کە نابێت لە بیری بکەین من هاتووم چیم کردووە لێرە لە بەشی 24کایە ئاماژەیەکە ماوە بە ساڵی 1970 باشە ئاماژەیەکە ماوە بە دایکبوونێک بەڵام لە بەشی 19 هاتووم بە هەمان شێوە باسیشی ئەوەم کردووە بەڵام بە شێوازێکی تر چۆن وتومە لە حەوت مانگ دوای ئەوەی 5,000 زام ببوورە 5,000 زام کرای جەستەمان ئێمە بە هیچ شێو نابێ هەڵەبجەلەوی کرد داوای لەبت نەکەم ئەو کۆدەی کە لێرەیە ئاماژت پێکرد لە بەشەکانی ترا ئاشکرایەکەی بۆ خوێنەری یاخۆت لەکوێدا ئەو کۆدە ئەکرێتەوە هەوڵم ماوە جارێ لێرە بیاخەمە پرسیارەوە ئەم بەشی یەکەمە هەوڵماوە پێناسیەکی ئەم عەشقە بکەم ئەم عەشقە وەکو ئاماژەی پیاکراوە عەشقێکی یەکلایەنەیە پیاوێکە تەمەنی 9 سەدەی تەواو کردووە عەشقی بەرامبەر بە پاکیزەیەکی 33 ساڵ تەمەن چکە بۆ من ئەمە لێرەوە ئاماژەیەکی پێ بم بۆ خوێنەرەکان و بینەرەکان کاگارام سدیق لە کتێبی زمان و شعریەتە ئاماژەیەکی بۆ یاوە شاعری کردو بە سێ بەشەوە یەکیشان ئەڵێ لەسەر کاریگەری هەستی ناوخۆی خۆی شاعر دوێمیان لەسەر کاریگەری دەرەکی دەرەوە وە سێمیشان ئەوەیە کە خۆی هەڵەواسێ بە بۆنەکانەوە بۆ نمونە لە هەڵبژاردنەکانە لە ئاهەنگەکان لە شتەکانن بۆیە ئەمە ڕەنگە ڕنگدانەوەیکی ناخی خۆم بێ و ڕەنگە ئەمە بیست بێتم وەکو حەدەسێک بیستی بێتم هاتی بێتم من تەرجمەیەکی ئەوم کردی بێ کردبین بۆ بەسەر ئەم کتێبە چکە ئەم کتێبە هەڵگری کۆمەڵی خەسڵەتە وەکو کاکجەبار عوسمان لێرە چاوی ماچەکەم ئاماژەی پیاوە ئەڵێ ئەمە خەسڵەتێکی هەڵگرتو وەکو چیرۆکە شعر خەسڵەتێکی ئەوەی تایە بەڵێ قەسیدەیەکە باسی لە عشقێکی جوانەکە بەڵام خەسڵەتێکی تی هەڵگرتووە وەکو چیرۆکە شعر ئەتوانی سێری بکەیت من بۆیە لێرە داواکەم لە نووسەرەکان ئەگەر کەسێک توانی بیکات بە چیرۆکێک وەکو چیرۆک بیناسی چکە من چیرۆک نووسنیم شتێکی جوانی لێ دەرەچێت ئەگەر هات وەکو ڕۆمانێک کردی بە ڕۆمانێک شتێکی جوانی لێ دەرەچێت ئەکرێ بکرێ بە فێڵمێک یان بکرێ بە درامایەکی تەلەڤیزیۆنی بکرێ بە سیوسی ئەڵلقەکە شتێکی زۆر جوانی لێ دەرەچێت زۆر باشە لە ناو ئەدەبیاتی کوردیە قەسیدە تا چەندێک بوونی هەیە و ئامادەیە قەسیدە تۆزە وەکو چۆن بڵین تۆزە خۆی قورسیەکی تایە بۆ خوێنەر باشە بەڵام ئەبێ کەوتۆتە سەر ئەو نووسەرەی کە ئەینووسێ چۆن ئەتوانێ وابەستە بکات ئەوەی کە خاڵە داوا کراوەکە ئەلێرە سەلام سعی چاوی ماچەکەم ئاماژەی پیاوە ئەڵێ ئەم قەسیدەی هیلاکی نەکردم لە خوێندا باشە من خۆشم بۆیە ینی دوایی کە هاتم دانیشتم ئەم کردم بەم بەشانە بۆ ئەوی وام لێ کردوتم وا دەبێت کە قورس بێ لەسەر خوێنەر خۆ دەزانی ئێستا بەڕاستی بە حکومی هاتنە ناوی تەکنەلۆژیا
هەر هەموو ماوامەلیاتەوە کاتێکی وامان نییە دانیشین بەدیار کتێبێکی 150 لاپەڕی دانیشین لە بەیانی تایوەرە مەگەر خوێنەیەکی زۆر تایبەتی بێ و بە دوای بابەتێکی تایبەتیە بگەڕی بۆیە هاتم ئەم تەکنیکەم تیا بەکارهێناوە. زۆر باشە دەستەکانت خۆش بێ چاوەڕێی بەرهەمەکانی تر و بەشەکانی تری ئەم کتێبەین